داوای خۆیان بکەن ئەگەر کە کەرکووک بگەێنینەوە سەر هەرێمی کوردستان، چونکە کەرکووک شارێکی کوردستانیە، شارێکی عێراقی نینە، عەرەب نینە، تورکمان نینە، شارێکی کورد و کوردستانیە. حەز دەکەم ئەو پەیامەم گەیتە هەموو کوردێکی دڵسۆز لە پەرلەمان، لە دەروی پەرلەمان هەر چ توانێکمان هەیە لۆ کەرکووکیەکان بخێنەگەر خزمەتیان بۆ بکەین و بگەرینەوە سەر هەرێمی کوردستان. من وەکو ئافرەتی کورد بەشداری دەنگدانی سی ئەیلول دەکەم و ئافرەتی کاندید دەکەم و هیوادارم هەموو ئافرەتانی تریش بە جۆش و خڕۆشەوە ڕۆنە سەر سەندوقەکانی دەنگدان و ئەوانیش ئافرەت هەڵبژێرن. ڕۆڵی ئافرەت زۆر بەگرنگ دەبینم لەم هەڵبژاردنا وەکو هەموو شتێکی تر، بەڵام ئەوەی کە گرنگتری دەبینم ڕۆڵی دەنگدەری ئافرەتە. ئێمە پێویستە وەکو ئافرەت هەڵگشتیەک بین، یەکتری بەرز بکەینەوە و دەنگ بە ئافرەت بدەین بۆی ئافرەت پێشەنگ بمێنێتەوە لە هۆڵی پەرلەمان و دەنگمان ببیسترێت و دەنگمان بەرز بێت. داواکارم لە گەنجان لە خوشکان لە برایان کاوان بێکەوە بچنەوە بۆ سەر سندوقەکانی دەنگدان. بەڕاستی سیمان پێویستە هەموو گەنجان خوشکان برایان پیاوانی بە ساڵاتوو بچن بۆ سەر سندوقەکانی دەنگدان دەنجی خۆیان بدەن. من وەکو گەنجێکی کورد پێم خۆشە دەنگ دەم و هەموو گەنجەکانی کوردیش وەکو من دەنگ دەم بۆیان دام پەرلەمانەکان ئیش بۆ گەنجەکان بکەن و پرۆژە و ئیش و خزمەت گوزاری بۆ هەموو گەنجەکان هەموو داواکاریەکی گەنجەکان جێبەجێ بکەن.